ئەو بۆ بوورێتەوە هەر لە دوورە لە پێکەنینە مایکە سوورەکە بینی چی بیرکەوتەوە مایکە سوورەکە بینی والله ئەو کوڕی مبارەک مبارەکە بیرکەوتەوە تۆ ناوت چییە؟ ئەحمەد کاک ئەحمەد بەڵێ بەچیەوە سەرقاڵی کاک ئەحمەدە لێرە کار دەکەی؟ دەیقل بستان بە بازار چۆنە؟ خۆی کزە لەگە معاشەکەی دەزوو لێ کزە هەر دەستی دادە بەشی معاش ئەم بەستێ دادەنیشێ؟ ماشەڵڵا ڕووخۆشە هەر خۆت وا ڕووخۆشیان ئێستا مایکەکە و بینی ڕووخۆش بووی ئەو برادەرە چی و پێڵێ لێوەوە ئەڵێ توش بووی؟ شتێکی خۆشمان پێشکەشی کاک ئەحمەد نوکتێک ناتانم بەخای بۆچی؟ باشە شتێکی خۆشمان پێشکەش کە گۆرانی بێ نوکتە بێ باشە من پرسیارێکی لێکەم دەبانیکە کامی دەزانێ بانیکە کاک ئەحمەد وەرە کاک ئەحمەد خۆی شاردەوە ڕۆشت نەما لێرە باشە پرسیارێکە لێکە مەڵامەکەتانی دەبێتە خاوەن خەڵات یەکێتی تۆپی پێ لە چ وڵاتێکە؟ یەکێتی تۆپی پێ لە چ وڵاتێکە بنکەکەیان؟ نازانی؟ دەستەکان نەخۆش بێت زۆر سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ سپاس